پاش سەردانەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و دیداری لەگەڵ چین و توێژی خەڵکی ئەو دەڤەرە هەروەها لەگەڵ بەرپرسانی ئەو ناوچەیە هەم لە سلێمانی هەم لە هەڵەبجە تەواوی داواکاریەکانیان ئەوەی داوایان کردبوو توانیان لە ماوەی 30 ڕۆژدا تەواوی بکەن و موافقەتی لەسەر بکەن. ئەمڕۆژ ئەو ڕاستیە جارێکی کە سەلمایەوە کە کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتی تەواوی خەڵکی کوردستانە وەکو چۆن مەسرور بارزانی خۆشی دەڵێ من سەرۆکوەزیرانی تەواوی خەڵکی کوردستانم. ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و شەن و کەوی زیاتر سەبارەت بەو بڕیارانەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەربارەی جێبەجێکردنی داواکاریەکانی سلێمانی و هەڵەبجە و دەڤەری ڕاپەڕین و گەرمیانیش. میوانەکەمان زۆر بەڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستە و خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. کاک زیاد شەوتان باش گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با پرسیارێکی گشتی دەست پێ بکەین تا چەند بڕیارەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێتە گەشانەوەی ژێرخانی ئابووری سلێمانی و هەڵەبجە و هەردوو دەڤەری ڕاپەڕین و گەرمیانیش و پرۆژەکانی سلەیمانیش جێبەجێ دەکرێن. خۆی شەوی جەنابەت و بینەرانی بەڕێز باش کاک حاکم دەستپێکردنەوەی پرۆژەکان و ئاسانکاری بۆ جێبەجێکردنی پرۆژەکان و بڕیاردان لەسەری و خەرجکردنی پارە بۆیان بەڕاستی ئەما بێتە بژانەوەیەکی بەرچاوی سنوورەکە و جێگای دڵخۆشی هاوڵاتیانە لەلایەک لە لایش تر جاریش تر دووپاتێک کاتەوە یان بڵێن ئیسپاتێک کات کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر دەست و پێی نەبەسرێت یان مەشغوڵ نەکرێت بە شتی لاوەکی یا خوڵقاندنی کێشە وەکو لە ڕابردوو دیمان بە دڵنیایی سەرۆکی حکوومەت خۆی بە سەرۆکی حکوومەتی هەموو هەرێمی کوردستانە بینێ و بە یەک چاو سەیری هەموو هەرێمی کوردستان ئەکات و بست بە بستی خاچی هەرێمی کوردستان لە لای خۆشەویستە و هەوڵی خزمەتکردنی و پێشخستنی و گەشانەوەی ئەدات. بۆیان بڕیارانەی ئەمڕۆ ڕاستیە بێتە مایەی دڵخۆشی خەڵک و گەشانەوەی سنوورەکە بە تایبەتی سلێمانی ئازیز. زۆر باشە کاک زیاد ئەمڕۆ پارێزگاری سلێمانیش ئاماژەی بە خەڵکدا دەڵێ دابەزاندنی لامەرکەزیەتی دارایی و ئیداری بۆ شاری سلەیمانی زۆر کارێکی گرنگە کەواتە ئەم لامەرکەزیەتی دارایی و ئیداریە دەتوانێت چ گۆڕانکاریەک لە ژێرخان و بەرەو پێشبردننی تەواوی پارێزگای سلێمانی و هەروەها هەڵەبجەش و ئەو ناوچانەی تر بکات. کاک حاکم ئەگەر گەڕینەوە بۆ ئەو ڕۆژێک کە کارنامەی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نەوە لە پەرلەمان جەنابی سەرۆکی حکوومەت پێشکەشی کرد یەکێک لە بەندەکان یا پرەگەرەفێکی باشی سەبارەت بە شۆڕکردنەوەی دەسەڵات بوو بۆ خوارەوە واتە بۆ چەسپاندنی لامەرکەزی و ئیداری بوو بە پێی یاسابەرکارەکان لە هەرێمی کوردستان کە گونجاو بێت لەگەڵ یاساکانی هەرێم. بۆیە بە دڵنیایی وەکو مەبدەیەک وەکو پرەنسیپ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە ئیمانی بە شۆڕکردنەوەی دەسەڵات بووە و شۆڕکردنەوەی دەسەڵاتیش بەڕاستی ئەبێتە مایەی پێشکەوتنی وڵات بە پێ و تەجروبانەی کە لە عالەمی ئەمڕۆایە لە وڵاتانەی کە کراوەترن یا بڵێن دەسەڵاتەکان شۆڕەکرێنەوە بۆ خوارەوە. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران و سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە ڕێگای ئەو تیمە بەڕێزەوە کە نردبووی بۆ پارێزگای سلێمانی بڕیاری داوە کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێتەوە و هیوادارین ئەو دەسەڵاتانە بۆ خزمەتی خەڵک لە خوارەوە سوودی لێ ببینرێ و بێتە مایەی زیاتر خزمەتکردنی خەڵکی خۆشەویستی دەڤەرەکە چونکە تاکو ئێستا نەتوانراوە وەکو پێویست
بە تایبەتی سلێمانی و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجەی سنبولی غەدر و کیمیاباران بە دڵی خۆیان یان بە ڕادێکی پێویست خزمەت کرێ و دەستی خزمەت گوزاری و ئاوادانی پێ بگات. باش کاک زیاد ئێستا با بینە سەر ئەو بابەتە ینی بە خۆت باش لەزانی کۆمەڵێک پرۆژە هەبووە لە سلێمانی پێشکەش کراوە لە هەڵەبجەش پێشکەش کراوە هەموو ئەو داواکاریانە مەسرور بارزانی قوبوڵی کردوون بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم داواکاریانە و کەوتنەگەڕی ئەم پرۆژانە چۆن دەتوانێت ژێرخانی ئابووری سلێمانی ببوژێنێتەوە و هەلی کاری زیاتریش بۆ دەڤەرەکە بڕەخسێنێ. کاک حاکم شتێکی ئاشکرا و ڕوونا کە پرۆژە دەرەچێ و دەست پێکرێت پارەی بۆ تەرخانەکرێت ئەبێتە مایەی ڕخساندنی هەلی کار بۆ خەڵک کەوتنە بازاڕی پارێکی زیاتر بۆ خەڵک بۆ وڵاتی بۆیە بە دڵنیایەن پرۆژانە تەوژمێکی باش بە گەشانەوە و بە ژیانی خەڵک و بە پێشکەوتنی دەڤەرەکە کات و هیوادارم یەک بەیەکی ئەو بڕیارانەی کە جەنابی سەرۆکی حکومەت دەری کردوون لە سنوورەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت. گرنگ ئەوەیە بڕیارەکان و پرۆژەکان وەکو خۆی کە بڕیارەکەی بۆ دەرچووە لەم سنوورە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و خزمەتی هاوڵاتیانی سنوورەکەی پێ بکرێت. باش کاک زیاد خۆشت باش دەزانی زۆر جار جۆمان لە هەندێک قسە و قسەڵۆک دەبوو لێرە و لەوێ کە کابینەی نۆهەم هیچ گرنگی بە شاری سلێمانی و بە هەڵەبجە و ئەو ناوچانە نادا بەڵام پاش دەرکردنی ئەو بڕیارانەکە هەموو داواکاریەکانیشان لە ماوەی 30 ڕۆژدا جێبەجێ کراون پێ دوانە هەموو ئەو قسە و قسەڵۆکانە هەمووی ڕەوینەوە ئەو ڕاستیە دەرکەوتەوە کە هەم کابینەی نۆ کابینەی تەواوی خەڵکی کوردستانە و خودی مەسرور بارزانیش سەرۆکوەزیرانی تەواوی خەڵکی کوردستانە. کاک حاکم ئەگەر بێن سەیری بکەین جەنابی سەرۆکی حکومەت جێگری پارتێکی سیاسیە خاوەنی 80 ساڵ خەبات و تێکۆشان و قوربانیدانە بۆ نەتەوەکەمان و خاوەنی حیزبێکی نیشتیمانی و نەتەوەییە ئەمە جگەلەوەی لەو مێژووە پڕ لە سەروەریەی وەکو بنەماڵەکەیان پێش دروستبوونی پارتیش هەیانە لە هاوکاری خەڵکی کوردستان لە خەباتکردن و تێکۆشان بۆ خاچی پیرۆزی کوردستان و ئێمە زۆر دەمێک ئاوارەکەین بە تایبەتی بۆ کەسانەی کە ئەیانوت ئێمە شەڕ بۆ سلێمانیەکەین زۆر جارەمانوت ئێمە وەکو پارتیەکان بابە شەڕ بە سلێمانی مەکەن بۆ خۆتان گوناحتان نەگات سلێمانی ئەوە نییە شەڕی پێ بکرێ پێویستە هەموو لایەکمان شەڕی بۆ بکەین ئێمەی پارتی و جەنابی سەرۆکی حکومەت و تێگڕای سەرکردایەتی و قاعدەیەم حیزبە سەیری هەموو کوردستان وەکو یەک و بە یەک چاوەکات هەموو کوردستان و خاچی پیرۆزی کوردستان لە لامان ئازیز و خۆشەویستە هیوادارم ئەوانەی کە ئەو ڕق و قینە ئەو بغز و قینەی لە دڵیانە بوو و بەرامبەر بە پارتی بۆ مۆزوعە دەریانە بڕی لە بەیانیەوە ڕێیەکی تریانە بێ و دنیابینیەکی تریانە بێ ئەمە لەلایەک لە لایشتر کابینەی نۆیەم ئێمە ئازانین لە چی دۆخ و زروفێکی ناخۆشی دارایی و شڵەژانی ناوخۆیی و سیرای حیزبی ناوخۆ دروست بوو و چ زەختێکی ئابووری و دارایی لەسەرم کابینێ بوو بەڕاستی ڕەنگە زیادەڕۆیی نەبێگە بڵێم هەرچی کەسیشتر بواە لە جێگای جەنابی سەرۆکی حکومەت نەیتوانیا بەرگەی و مزەختە بگرێت کە لە ناوخۆ و لە حکومەتی عێراقی فدراڵ لەسەر هەرێمی کوردستان بوو جاریشتر بە دەستخۆشیەوە بە سوپاسەوە بە پێزانینەوە جەنابی سەرۆکی حکومەت ئیسپاتی ئەو قسەی کردەوە ئیسپاتی ئەو سیاسەتەی کردەوە ئیسپاتی ئەو پرەنسیپ و مەبدایی کردەوە کە کوردستان یەک کوردستانە هەمووی وەکو یەک خۆشەویستە هەمووی وەکو یەک پیرۆزە هەمووی وەکو یەک قابیلی ئەوەیە کە خزمەت کرێ
پێش بکەوێت خۆشگوزەران بێ هاوڵاتیەکانی سەربەرز و دڵخۆش بن. بەڵێ بە تایبەتی شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی و دەڤەرەکەش بەگشتی حەقی لەسەر هەمومانەیە و پارتیش هەمیشە شانی داوەتە بەر مەسئولیەت و قەت لە مەسئولیەت ڕای نەکردووە ئەوەنەی پێی بکرێ و مەجای بدرێ و دەستی واڵا کرێ هەموو خزمەتگوزاریەک بە عەدالەت و وەک یەک لە دۆک و زاخۆ بۆ خانەقین پێشکەشەکات. زۆر باشە زۆر بەڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی پێشووی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.